بەدڵنیاییەوە ساڵانە زیاتر لە 150 ملیارمان پێویستە بۆ کڕین دەرمان و پێداویستی پزیشکی بێ لە دەرمانی سەرەتانی. دکتۆر ئەو بڕە دەرمانە چ کەمڕۆ دابین کراوە بۆ بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی؟ بەڵێ دیارە ئەمڕۆ ڕێکخراوی کۆڵک فاوندیشن هەستاوە بە دابینکردنی بڕی ملیارێک دینار لە دەرمان و پێداویستی تاقیگە بۆ بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی. ئەمە یەکەم جار نییە کە ڕێکخراوی کۆڵک هاوکاری پێشکەش بە بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانیەکە و ئەم هاوکاریان لە کاتی خۆیەتی لەبەرەوەی ئێمە ئێستا کێشەی موادی تاقیگەمانەیە بە تایبەتی و هەروەها دەرمانیش بە شێوەیەکی گشتی بۆیە زۆر سپاسیان دەکەین بەناوی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەو ئەرکەیان کێشاوە هیوادانی بەردەوام بن لە پشتگیریەکانیان بۆ کەرتی تەندروستی و کەرتەکانی تریش. چی دابین کرا ئەمە کێشەی کەمی دەرمان چارەسەرەکان لەگەڵ بانکی خوێنە؟ بەدڵنیاییەوە لە ئێستادا بە تایبەتی کێشەی بانکی خوێن بۆ ماوەیەک چارەسەرەکە و ئەو دەرمانانشی کە هێناویانە هەمووی لەسەر داواکاری ئێمە هێناویانە، یعنی ئێمە خۆمان داواکاریەکانمان پێشکەش کردووە بە ئەکیدی جێگەی خۆیەگرێەوە بە شێک لە کێشەکان چارەسەرەکان. دکتۆر کەرتی تەندروستی بە خێر و سەدەقە بەڕێوەچێ؟ بزانین چۆنە ئەمە خێر و سەدەقە نییە، ئەمە ئێمە کەرتی تەندروستی سێ سەرچاوی وەرگرتنی دەرمان و پێداویستیمانەیە. یەکێکیان ئەو بودجەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی دابین کردوون، یەکێکیان ئەو دەرمانانەیە کە لە بەغاوە بۆمانێت، یەکێکیان هاوکاری ڕێکخراوەکانە بە شێوەیەکی گشتی. یعنی ئێمە لە هەموو ڕێکخراوەکانە هاوکاریمان بۆیێت لە دەرەوە لە ناوە، ینی بە بەردەوامی بڕی ئەو ڕێکخراوانەی ئەو هاوکاریانەی کە ڕێکخراوەکان بۆیانێ ناوین بڵێن بڕێکی زۆر زۆر بووە. بۆیە بابەتەکە سەدەقە نییە، بابەتەکەوەیە کە بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی بودجەی پێویستی نییە بۆ تەکمیلەکردنی هەموو پێداویستیەکانی خۆی و ئەو ڕێکخراوانەش وەکو هاوکاری بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی. بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی پێویستی بە چەندێکە لە ساڵێکە بۆ دەرمان؟ ئەگەر بمانەوێت بە شێوەیەکی زۆر نمونەی دەرمان و پێداویستیمانە بێ لە نەخۆشخانەکانمانەوە هاوڵاتیان کاتێککە سەردانیان کردین بەبێ کەم و کورتی بگەڕێنەوە بەدڵنیاییەوە ساڵانە زیاتر لە 150 ملیارمان پێویستە بۆ کڕین دەرمان و پێداویستی پزیشکی بێ لە دەرمانی سەرەتانی. خۆی چەند دابین نەکرێت؟ خۆی بای 7 ملیار دابین نەکرێت، بەس لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە تقریباً 50 ملیارێکیش لە بەغاوە دابین نەکرێت و ئەوانی کەشی هاوکاریە. تا پرسیارم بابەتی دروستکردنی بینەی نەخۆشخانەی هیوا گەیشت بەشوو ئەم بابەتە. نەخۆشخانەی هیوا ئێمە زەویمان بۆ دابین کردووە لە شارەوانی سلێمانی، تەنها ئەو ماوە بودجەکەی بۆ دابین کرێتە قۆناغی جێبەجێکردنەوە. نزیکە هیچ؟ وەڵا بەدڵنیاییەوە نزیکە ئینشاڵڵا.